بەشداریکردنی خەڵکی کوردستان لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە چیدا دەبینی؟ از وقتی گنجای وجدارم لحد بجاردنا دعوای مافی خود دیگه دعوای مافی خلیج کردستانی دیگه دعوای همه کسی که دیگه بله فر بجاردنا بچن تا حق منه تا سلطان البخت هەڵبژاردن لە ناوچە کێشە لە سەرەکان بە تایبەتی لە کەرکووک من باز دەکەم هیچ گرنگیەکی ئاوای نییە، بەڵام لە ناوچەکانی تر وەکو لە هەرێمی کوردستان یاخود لە شارەکانی تر لە شاری مووسڵ ئەمە گرنگیەکی زۆر باشی هەیە کە لە کەشوهەوایەکی ئازادا بەڕێوە دەچێت و تۆ دەنگی خۆت دەگەیەنیت و بوونی خۆت دەسەلمێنی بۆ داکۆکیکردن لە مافەکانی کورد. ئەم وەکو کورد پێتەویە ئەم هەموو دەنگی خۆ بدەین چینە سەر سندۆقین دەنگدانێ لە ڕۆژە دەنگدانێ، چونکو دەنگی هەرێکشمە پەیامێکت گەهێنێت. پێتەوی ئەمە کووردە نوێنەری خۆ هەبووتت پەرلەمانی عێراقیدا کە بەرگریی ئەشنا فیلمە بکات. ئێمەش وەکو کورد پێویستە هەمومان بچین دەنگدان دەنگی خۆمان بدەین وەکو ملەتانی تر و وەکو هاوڵاتیانی وڵاتانی تر ئێمەش بوونمان هەبێت لە پەرلەمانی عێراق ینی بەڕاستی گرینگە، ینی ئێمەش وەکو هاوڵاتیانی کوردستان بەشدار بین لەوەی کە دەنگی خۆمان بدەین و بوونی خۆمان بسەلمێنین.